باس لە کەمپینی شەومانەوە ئەکەین لە چیا و دۆڵەکان باس لەوە ئەکەین کە سوودی ئەم کەمپینانە بە شێوازێکی گشتی چین و هەروەها گرنگیەکەی چین و هەروەها پێویستە ئەو کەسێک کە بیر لەوە ئەکاتەوە کە بەشدار بێت لە کەمپینێکی ئاوا بچێت بمێنێتەوە لە چیا و دۆڵەکان کەرەستە زۆر زۆر گرنگەکانی کە پێویستە لەگەڵ خۆی بی باچیە بە شێوازێکی گشتی و ئەو ناوچانەی کە دیاری ئەەکەن تا چەند گرنگە ناوچەی پارێزراو بن بە دووربن لە هەموو گرفتێک بە دووربن لە ناوچەمین ڕێژکراوەکان یعنی باسێکی تەواوی ئەم بابەتە ئەەکەین بە میوانداری بەڕێز ڕەوا ڕەسوول کە بەڕێزیان کەمپینەرن و بۆ ماوەی 12 ساڵە لەم بوارەیە سەرقاڵن و کۆمەڵێک لەو کەرستانی کە لەگەڵ خۆشی بۆ کەمپینەکانی ئەیباد ئێستا لە ستۆجۆ دایناوە کاک ڕاوسڵاو لە بێتۆم کاتە باش بەخێر بێ سەرچاوان هەر لە ئەزمموی بەڕێستانەوە دەست پێ بکەین پێشتر کە گفتوگۆمان کردوتە بۆ ماوەی 12 ساڵە بەردەوامی لە ساڵی 2002 لەو کاتەوە بەردەوامم لەسەر ئەمیشە ئەو کاتە تقریبا یعنی شتەکانیشمان ئاوان نەبوو ئەم شتانە ئێستا تازە ئێستا زۆر بە مۆزبوطی هەمیدانراوە دەست پێ چۆن چۆنی بوو باسی ئەوم بۆ بکە چۆن چۆنی بیرە لەوە کردەوە کە حەز بکەی بچی لە چیا و دۆڵەکانە بمێنیتەوە بەڵێ من خۆم هەر لە مناڵیەوە حەزم لێ بوو حەزم لە دەرەوە بوو حەزم بیرۆکەکەی مناڵیە بەڵێ هەر لە مناڵیەوە حەزم لێ بوو ئیتر دوای ئەوەی کە توانای ئەوەم هەبوو بچمە دەرەوە ینی مەڵێ لە تەمەنێکی مناڵیا بوو ئەو کاتە ماڵەوە ئیزنە نایەن ئیتر کە توانیم بچمە دەرەوە ئەو کاتە بڕیارمە یعنی لەگەڵ چەند برادێکمان یەکەم جار ڕۆژتی بەشداری کرد تەمەنی چەند بوو وەڵایی بە تەواوەتی بیرم نەما بەس لە بینی 19 و 20 ساڵا بوو لەگەڵ برادێکی خۆمە ینی هاوڕێهی مناڵیمە ئەویش هەر چوینە دەرەوە ینی زۆربەی کات لەگەڵ ئەوە چوومە دەرەوە لە سەرەتاوە باشە کاکڕەوە دەستپێک کە ئێستا باسی کەرەستە گرنگەکانەکەین کە پێویستە لەگەڵ خۆت بێ بەس لە هەمووی گرنگتر چۆن چۆنی ناوچەکە دیاریەکەن ینی ئەو ناوچەی کە دیاریەکە نەبێ تایبەتمەندێتیەکەی چۆن بێت تاوەکو ئێوە بچن لێ بمێنەوە سەرەتا ئەو شوێنانی کە دیاری ینی ئەوە نیە بڵێ شوێنێکی دیاریکراومان هەبێ و بچین بۆی کە ئەچینە ئەو شوێنانە بڵێ ئەگەڕێن بزانین چ شوێنێک زۆر گونجاوە بۆمانەوە تایە عادەتەن بڵێ بەزستانە زۆر مشکیلەمانە بەڵام بە هاوینە بەیانیان زوو هەتاو کە هەڵیەت ئیتر گەرما دەبێ خۆی ڕۆژی پێشتر ئێمە دەرەچین بەڵام بۆ شەو ئەمێنینەوە کە بەیانی ئەبێ بە هەتاو ئەو کاتە ناخۆشە ئیزعاستەکە ئەبێ شوێنێک هەڵبژێری کە بڵێ سێبەر بێ هەتاوی زۆرتیانە بێ ئاو لێوە نزیک بێ یعنی ئەم شوێنانە لە عادەتەن لە کوردستانی شامانەمان زۆرە چکە یعنی کوردستان سروشتێکی جوانی ئێستا بەپێی ئەزمموی بەڕێستان بێ کە ماوەیەکی زۆرە سەرقاڵی ئەم کارە شارەزاییەکی زۆر باشتان لەوە هەیە کە باشترین شوێنی سەیران کوێ بیدۆزیتەوە بۆ سەیرانێکی باشی تاکەین بە دڵنیایەوە بڵێ ینی بۆ سەیرانی نەورۆزەی خۆمە ئەموو ساڵە شوێنێکی تایبەت بە من ئەڵێن هەموو عیلەکە لەگە خۆم هەبم بۆ شوێنێکی دەلیلی عیلەکەی خۆت زۆر باشە کاکڕابا باز لە کەرەستە و پێویستیەکان بکەین پێویستەکە کە قەرار ئەین کە بچین لە چیا و دۆڵەکان بمێنینەوە ئەو کەرەستە زۆر گرنگانەی کە پێویستە بە ئێمە بە پێویستەکەچی یەکەم شت پێویستەکە خێمەیەک هەو بێت خێمەش دوو جوۆری هەیە هاوینەمان هەیە لەگەڵ زستانە ئێستا بۆن منە ئەم خێمەیەمانەیە ئەمە خۆی ئاوا حالیان هاوینەیە بەڵام بەرژێکی تری هەیە توانین بێ بەسەریا ئەبێ بە زستانە هەمان خێمە ئەتوانی بکەی بەڵێ هەر هەمان خێمە هەر خۆی لەگەڵیەتی هەشە هەر هاوینەیە چکە من زستانە چینە دەرەوە جاریوە بارانە جاریوە بەفرە ینی تۆ ئەگەر خێمەیەکی باشە پێ نەبێ ناتوانانی لەوێ بمێنیتەوە دووەمین شت کیسەخەوە کیسەخە و لەبەرەوەی کە تۆ شەو لەو شوێنانە ئەمێنیتەوە زۆر زۆر ساردە لەناو جانتاکە زۆر ساردە ینی هەنێک کەسێ هەر تەحمولی ئەو جەوە ناکات کاتەکە ئەچیتە خەیمەکەش ئەنجا بێ کیسەخەوەش لەبەر بکەی بڵێ باشە ئەنجا ڕاخەرێک تەوێت لەم بابەتانە ئیتر ئەنواع ڕاخەر هەیە بۆ شاخەوانی هەیە بۆ کەمپینگ ئەمان هی کەمپینگە چکە عادەتەن لەو عەرزەیە کەی نەبی ئەم خێمەیە تەنەکە ینی بەردیتیا داریتیا ئینجا ئەبێ شوێن یعنی شوێنی خۆ هەڵبەی شوێنێکی باش بۆ خۆی باش بخەوێ ڕاستە بەڵێ ئەنجا ینی چەقۆ ئەم شتانەی تر کە پێویستمانە جانتانەداناوە لەسەر مێزەکە اینجا هەستەکەم بەدەر لەوەی کە ئەمانە پێویستین خۆشە سەلیقەیەکی باشە هەیە لە ئەم تەختانە وەکو سوود بڵێم یعنی سوودێکی ئەوتۆی نییە بەڵام لەبەروی چەند ساڵێک من بە دوایان نەگەڕاوم دانە دانەکڕیمە
خۆشتەوێ لەبری ئەوەی قاپی سەفەری بەکاربێنی ئەمانە بەکارێنی لەبەروی خۆشیشتەوێ لێ فڕی نایێت تۆ بەس ناتەوێ هەر ئەوە بچی بۆ کەمپینێک و لە شوێنە بمێنیتەوە ئەتەوێ کەشێکی ئارامیش بۆ خۆت دروست بەڵێ بە دڵنیایەوە ینی ئەمە جوانترین دیمەن پێشکەشکەم لێ زۆر باشە ئەم بەرگی چقۆیەمان بۆ باسکەمە چێمە چەرمی ئەسڵە ئەرەوەڵا چەرمی ئەسڵە باوەڕێ لە چاقۆکە گرانتر کەوت لەکوێ کەرەستە و پێویستیەکانی تایبەت بە کەمپینەکەتان عادەتەن لە دوکانی بالەکان لە سلێمانی و لە مەزادخانەکان ئەم چەرموشتانە هەیە هەمووی ئەسڵی بۆ دروستەکەن ئەمە دەستکردی خۆمانەی سلێمانی خەیاتێک هەیە لە سلێمانی لێرە ئەو ئیشی ئەوانەکە بۆ سیلاح و بۆ ئەمانەش زۆر باشە لای ئەو دروستیەکەم باشە کەرەستەکان باسمان لە خەیمە کرد لە کیسەخە و لە دۆشکێکی هاوشێوی ئەوە پێو بێت ئەمانش پێم وابێ کەرەستەکانی تایبەت بە خواردن وانە بەڵێ بۆ ئاگر پێویستە ئاگریەکە پێویستە لایتی پێ ئەمە چی ئەمە خۆی ئیش ئەکات ئەمە تەباخە خۆی بتلێکی هەیە وەستا دامنەناوەی بڵێژی هەیە پێوەیەکەی دیتر هەر وەکو تەباخێکی احتیادی ئیشەکە مەقاڵیشمان هەیە هەر لەم بابەتە دوانێکی تریشمانێ بچووتر ینی ئەمانە پێویستەکە پێ بێت پاشەمە هەموو جێگەی بێتەوە لە جوانتایە لەگەڵ خۆبی بێ عادەتەن ئەوەی من کامپینگە ئەین زۆربەی کات سیارەکە لە تەنیش خۆمەوە پێویست ناکات شتەکانم زۆر بچووکەمە وەکو کە بچم بۆ شاخەوانی ئەم جانتایشم بووە پێ هەنێک کات هەنێ شوێن هەیە سارە بۆی ناچێت پێویستەکە مەسافەیەک بە پێ بڕۆی ئەو شتانی کە پێویستمە لەو کاتێ ئەوانە ئەبم لەگەڵ خۆمایکە مەجانتاکە باش لە باسی پێویستەکانە کرد لە ڕووی جلوبەرگەوە پێویستەکە جلوبەرگەکەت بە شێوازێک بێت تایبەتمەندێتێکی جیاواز بە لە جلوبەرگی ئاسایی عادەتەن بۆ کامپینگ جلوبەرجێکی احتیادی ئەی هەشوانێک بێ هەر ئەبێ وەکو شاخەوانی نییە شاخەوانی پێویستەکە پێڵاوەکە و جیاواز بێ پێویستەکە جلەکانی جیاواز بێ بەڵام بۆ کامپینگ هەر ئەوەنەی کە خۆپی مرتاحبی عادەتەن هەر حەزەکەی مارکەیەک بێ شتێک بێ کە نینی کامپینگکە زۆر گرنگی نایەن بە جۆری پێڵاوەکەتان کەچی بێت نه هیچ مشکلێکی نییە بەڵام ڕێڕۆشن و شتی زۆرتیانە ینی بەس ئەمێنەوە ینی عادەتەن ئەو پەڕی زۆر دوور ڕۆشتی بێتین لەم کامپینگانی کە من کردومە مەسافەی نیو سەعاتێک لە سیارەکەەوە دوور هاتە ئێوە گەشتەکەتان بە سیارەیە دیمەنە جوانەکان ئەبینن بەڵێ هەمووی بەسارێ بەس ینی عادەتەن دوای کامپینیش کە ئەمێنینەوە بۆ بەیانەکەی ئەچین پیاسەیەکی ئەو ناوە هەمووی ئەەکەین ئەو شوێنانەی ترکە نەمان بینیوە لە سارەکانەمان بینی و ئەچین بە پێ بۆ یەگەڕێن بەڵام وەکو چوون وەکو ئەم پێداویستیانێکە پێویستمانە بە سارەکەیە باشە کاکڕەوە بە تەنیا توانرێک ئەم بابەتە ئەنجام بدرێواتە ئەگەر کەسێک حەزی لێ نەبوو لەگەڵ گروپێکا بچێتە ناوچەیەک بمێنێتەوە حەسبکات زۆرتر ڕیلاکس بێ ینی زۆرتر هەز بە ئارامی بکە بە تەنیا ئەتوانرێ ئەنجام بدرێت زۆر ئاسایی ینی هەر کەسێک بێ ئەتوانێت بە تاقی تەنیا بڕۆ من خۆم چەند جارێک بە تەنیا ڕۆشتم بە تەنیا خۆم کەسم لەگەڵانە بووە شازیمانەوە لە ناوچەیەکە کە کارەبای نەبێ هیچ ڕووناکیەکە پێ نەبێت ترسناک نییە؟ وەڵایی شتێ ترسناکە جارێ لە ئەوڵەوە یەکەم جارم بوو یاین ترسناک بوو بەڕاستی ترسناک بوو اینجا سەوتی هەنێ داباشتمانێ ئاژەڵ و سەوتیە لە خۆتەوە ترسی خۆفێک لە دڵتایە بەڵام ئیتر لەگەڵ وردە ڕایت یەکەم جار کە لەو شوێنە ئەمێنیتەوە عین بەجددی هەستێکی ترسناک بوو زۆر ناخۆشە بەڵام کە ئیتر چەند جارێک دووبارەیەکەیتەوە ڕایت ینی زۆر ئاساییە بێ بەلاتەوە بەڵێ زۆر باشە ئێمە ئەم بابەتانە هەمووی گفتوگۆمان لەسەر کرد بابزانم ئەو کەسانی کە تۆ لەگەڵیان ئەچن بۆ ئەم کەمپینەکان گروپن لە شێوازی گروپان ڕەنگە کەسێک هەبێ حەسب بکە پەیوەندی بە ئێوە بکە حەسب بکە لەم شێوازە ژیانە تاقی بکاتەوە ئەوش لە ژیانی خۆیان چۆنی پەیوەندیتان پێ بکە عادەتەن من لە سۆشیال میدیا لە ئینستاگرام بینمەیە بەڵام وەکو گروپ ئێمە چەند هاوڕێکین دێکەوە چەند جارێکیش چەند کەسێک هەبوو بڵێیت پەیوەندیان پێوەکردن وتیانە حەزەکەین بە عایلەی لەگەڵ تۆ بڕۆین وتومە زۆر ئاسایە عینشوم لەگەڵیانە بە چەند هاوڕێک هەبوو وتیانە ئەتوانین بڕۆین چوم لەگەڵیانە ینی زۆر احتیادی بوو باشە ناوچەکانی کە زۆرتر هەڵی ئەبژێرن کوێیە زۆرتر ینی ئەو ناوچانەی کە کوردستان زیاتر حەزەکەن گەشتی بۆ بکەن و لێ بمێنەوە زیاتر کوێن حەزەکەن گەشتەکانتان زیاتر لە ناوچەیەکا بێت چی تیا بێ زۆرتر ئێوە دڵخۆشەکە عادەتەن گەشتەکانمان بەرەو شارباژێر بەرەو دەڤەری باڵەکەتی کە ئەوێ زۆر شوێنی یاین زۆر شوێنی جیاواز و زۆر شوێنی تایبەتی تایە و شوێنەکانیش عادەتەن ئێمە حەزەکەین دار و درەختی لێبێ ئاوی لێوە نزیک بێ شەلالمان هەیە زۆر شەلای جوانمان هەیە لە کوردستان حەزەکەین نزیکی ئەو شەلالانە بینەوە ئیتر بە هەر شوێنێک بێ بگەین ئەو شەلالانە باشە ئەو ئێستا وێنەکانی کە تۆمارتان کردووە لە گەشتەکانی خۆتانە بێگومان وێنەی زۆر جوان هەڵتان داوە کە
کتێبێکی بچکۆ لە دلیلێکی تایبەت بە خۆتان هەبێت ئەو بابەتانی کە شارەزاییتان هەیە لەسەری لە ئەو کتێبە بچکۆلانانەیە تۆماری بکەن دواتر کەسانی تریش لێ سوودمان بن ڕەنگە زۆربەی زۆرمان شارەزای هەموو ناوچەکانی کوردستان نەبین بەڵام ئێستا گروپێکی وەکو ئێوە کاتێ ئەگەڕێ ئەم ناوچە جوانان ئەدۆزێتەوە بیرۆکەیەکی واتان لە خەیاڵان نیە تۆماری بکەن نەوەڵاتە ئەم دەغێ ئەو شتانەمان لە خەیاڵانە بوو بەڵام لەوانەیە بۆ لەمە دوا بتوانین شتێکی وا بکەین بۆی کەوانی دوای خۆشمانیان بۆ کامپینگ ئەچن بۆ کامپینگ دەرسێک لە ئێمە وەرگرن ئەو شوێنە بە پاکی بەجێ بێڵن یعنی ئەو شوێنان وەکو ماڵی خۆیان خۆش بێ باشە فۆتۆگرافەرتان لەگەڵە کەسێک بەکاری فۆتۆگرافەری بکات وێنەکانتان وێنەی زۆر جوانن نەخێرەوە هەموو ئەو وێنانەش هەمووی بە مۆبایل گیرا ئینێکی تیانە واتە هەر خۆتان بەدەر لەوەی کە حەستان بە کاریمانەوە هەیە لە چیاو دۆڵەکان حەستان بۆشێک کە وێنەی جوانیش تۆمار بکەم بێگومان ئەم وێنەیە زۆر جوانە بەلای منەوە هاوکارانیشم ئاماژەی پێکەن کاکڕەوە ئەو کەسانی کە ئەچنە کەمپینەوە ڕەنگە بەتایبەت کە بمێنەوە لە چاو دۆڵەکان بڵێن سوود و گرنگی چییە؟ یعنی من چ پێویستێکم بەوە هەیە کە بچم بە لە شوێنێکا بمێنمەوە کە هیچ شتێکی ترم لە دەوروبەر نەبێ بە شازێکی گشتی سوودەکانی چییە بۆ مرۆڤ؟ سوود و گرنگی چی ئێستا عادەتەن ئێمە لەم ڕۆژانەیە زۆر مەشغوڵین ینی دەوام ماڵەوە ئیش و کار ئەچیتە ناو بازار ژاوە کە ئەچیتە ئەوێ من ئەگەر ڕۆژێک پێشەمە و جومعانەکەی نەچم بۆ کامپینگ باوەڕ بکە لە ماڵەوە عینی نازانم مەڵی شتێکم لێون بوو بەڵام کە ئاچمە ئەوێ یعنی مێشێکی ئیسراحەت بێدان جوێشی هادە دوور لە مۆبایل و سۆشیال میدیا و هاتە مۆبایلەکانتان بەکار نانن یعنی من ناتوانم بەکاری نانم تەنها بۆیە نەگرتن پێویست ناگاتەوە بەکارن جاری وادە ئەنیشم بە دیار سروشتێکەوە عین بە سەعات بەس سێری ئەو شوێناکەی هەر لە خۆتەوە ئیسراحەتەبی ئارامە بیتەوە جەوێکی زۆر تایبەتی هەیە باشە جا ئەم ڤیددیۆی کە ئێستا ئەڕوا خواردن دروستکردنەکانی ئێوە زیاتر ئەو خواردنانی کە حەزەکەن لەگەڵ خۆتان بیبن بۆ ئەو شوێنانە خواردنەکان چین ینی خواردنێکی دیاریکراو هەیە حەزبن کە هاوڕێی زۆر نزیکم وەستا سەلمان خۆی شێفە ئەمە ئاموشتیەیە ئیتر ئەو زۆر هیوایەتی بۆ خواردنە هیوایەتێکی زۆری هەموو جارێکە ئەچین لەگە ئەومان لەگەڵا بێ هەمومانی سراحەتی حەزەکەن بۆ هەموو کەمپینێک لەگەڵ هەموو جارێ حەزەکەم بە تایبەت بیبم لەوەی دانیشێ بە دیار ئەو خواردنانەوە 2 ساعات 3 ساعات خەریکێ بێت تا خواردنێکی تایبەتمان بۆ باشە ئەم وێنێ ئەم ڤیددیۆش کە ئەڕوات شوێنێکی تۆزێک تەنگە بەرەکە سارەکەتان پێ ئەڕوا شۆفێرەکەتان پێویستەکە یعنی تا چەند سیاقەتی باش بە بۆی کە بە تاواتی دڵنیا بن لێ لەو شوێنانەی کە کامپینگ ئەەکەم سایقی ئۆفرۆدیشم ئەو سارەکەش باتە خۆتی شۆفێرەکە باشە چەندە گرنگە کە شۆفێرێکی تەواو مەزبوطە هەبێ ئەنجا ڕووکەیتە ئەو شوێنانە وەڵایی زۆر گرنگە چکە هەنێ شوێن هەیە سیارەکە کە بۆیە بەی جادە نییە ینی ڕۆشتوی دەتە شوێنێک و تەسەورە کە دەبێتانیوەی شقامەکە بەردەوام بووبێ و لە پڕ دیار نەبێنێت چی کردو لەو کاتە زۆر کاتە بوو ئاوا لێمان بەسەرا تۆ دێلێژە شوێنێکی تایە ئەڕۆیتە ناوە ئیتر جادە نامێنێ هیچ مەجای تیان نامێنێ بڕۆی ئیتر دابەزیین بە پێ بزانین چ شوێنێ باشە لەو نزیکانە شوێنێکمانگرتو دەبێن 10 دقەیەک لە سیارەکەەوە دوور بووین باشە کەرەستەی پێویست بە سیارەکەت ئەبی لەگەڵ خۆت ئەمە بانسینە ئەمە خوانەخواسە تووشی ڕووداوەگەبی ئەین تا چەند گرنگە لە کاتی کەمپینەکانە کە بۆی ئەچن زۆر گرنگیش بۆ بابەتانە بدەن هەم بۆ تەندروستی خۆتان کۆمەڵی بابەتتان پێ بێ کات تایبەت بێ بە تەندروستی خۆتان و هەم کۆمەڵێک بابەتیش بۆ سیارەکەت یعنی ئەگەر هات و پایەکەت پەنچەر بوو خوانەخواسە ینی تووشی ڕووداوێک بوون کەرەستی پێویست ئەبێت لەگەڵ هەموو کاتێک فریاگوزاری سەرەتاییم پێ بۆ خۆمان ئیتر ئەمە هەموو شتێک قابلی قوبوڵە لایینە لە دەرەوە وەکو سیارەکەش هەموو ئەشیایەکی ناو سیارەکەم پێ بەس تای سپێروە ئیتر ئەوانی کە پێویستکە بۆ سارێکە بشکێ هەمووی زۆر جار هەبووە لێمان تێک چووە سیارەمان لێ شکاوە لەوێ چاکمان کردوەوە هەر خۆمان ئەین خۆم دەستی ئەوەشم هەیە لەخوا بە زیاد زۆر باشە طبعاً کاکڕال ئێستا کە لەگەڵ ئێمە گفتوگۆکە خاتونەکەی هاتۆ هێندە دڵخۆشە بێ وێنەی ئەگرێت بابزانم لەگەڵ خاتونەکەت ئەم کەمپینانەتان ئەنجام داوە یعنی بێکەوە چوونەتە شوێنێک چونکە یعنی ببوورە دایم خاتونەکان تۆزێک ترسنۆکترن ئەو تا چەند ڕاهاتۆ بەم کەمپینانە لەخوا بە زیاد ئەو ترسنۆی نییە یەک لەگەڵ ما زۆر کات چوینەتە دەرەوە
ماوینێتەوە لە شوێنان لە دوکان لە شار باژێر بەیەکەوە لە ناو خێمە لە ناو کەرەڤانە ماوینێتەوە زۆر خۆش بوو جەوێکی زۆر تایبەت بوو ئەمیش پێی خۆش بوو ئەوش حەزی بۆ جەوە هەیە کە تۆ لە مناڵیەوە یەکەم جار حەزی پێی نەبوو بەڵام بە بۆنەی منەوە کە بردم و ئیتر جەوەکەی بینی و خۆش بوو لەوە حەزی لێ کرد زۆر باشە هەر بمێن بۆ یەکتر بەڕێزیشتان سەرکەوتوو بن تەندروست باش بن ومە دەکەین کە بەردەوامی زیاتر بەکارەکەت بدەی هەوڵ بدەیت کە ئەو ناوچانشی کە سەردانی ئەەکەی ئەگەر لە نامیلکەیەکی بچووکە بێ کۆی بکەیتەوە دواتر ڕەنگە بۆ کەرتی گەشتیاری ئێمە سوودی لێ ببینن بۆ ئەو کەسانێکە وەکوی ئێوە ئەچن پشکنینی زۆرێک لە ناوچەکانەکەن ئەزان کە ئەم ناوچە سەلامەتە گونجاوە بۆ گەشتکردن و سەیرانکردن ناوچەیەکی خۆشە ڕەنگە زۆرنی زۆرمان هەستمان پێ نەکرد دەبێ ڕەنگە دواتر ئەمە سوودێکی زیاتری هەبێ بۆ کەرتی گەشت و گوزاری زۆر سپاس دەستەکانە خۆش بێت سەرکەوتوو سپاس بۆی کە ئەمڕۆ لەگەڵمان بووی بەڵێ منداڵانی سووریا بە گوڵاڵە سوورە دڵخۆشە بن با پێکەوە وێنەکان ببینین و من زانیاری زیاترتان پێدەم. لەگەڵ هاتنی وەرزی بەهار بەشێک لە ناوچەکانی سووریا بە گوڵاڵە سوورە دادەپۆشرێن و وەک فەرشێکی سوور خاک دادەپۆشن. ئێرە ناوچەی جەسر ئەل-شوغرە کە دەکەوێتە پارێزگای ئیدلیبەوە لەسەر سنووری تورکیا ژمارەیەکی یەکجار زۆر گوڵاڵە سوور لە بەشێک لا کێڵگە و خاکی ناوچەکە سەریان دەرکردووە. ئەمە ژوای کردووە دیمەنێکی ڕەنگاوڕەنگ و دیمەنێکی زۆر جوان ببەخشێت بە ناوچەکە و منداڵانیش یاریتیا بکەن. ئەم دیمەنانە لە ماوەی وەرزی بەهاردا نامۆنین بە تایبەتی لەم ناوچانەی سووریا. خەڵک چێژ لە دیمەنەکان وەردەگرن و بەشێکیشیان وێنەی تێدا دەگرن. منداڵانیش پێکەوە کۆ دەبنەوە و لە نێو ئەو سروشتە جوانە یاری دەکەن. یان گوڵاڵە سوورەکان کۆ دەکەنەوە و چەپکی لێ دروست دەکەن. گوڵاڵە سوورە گوڵێکی بەکاری خۆڕسکە لەگەڵ هاتنی وەرزی بەهار گەشە دەکەن و لە هەندێک شوێنیش وەک ئەم ناوچانەی سووریا خاک سوور دەکاتەوە و وەک فەرشی سوور شاخ و دەشتەکان دادەپۆشێت. بەڵێ جا منیش سەرقاڵی بینینی وێنەکان بووم لەگەڵ ئێوە بێگومان هەرێکێک لە ئێمە ڕەنگە یادەوەری زۆری هەبێت لەگەڵ گوڵاڵە سوورە چونکە دەشت و دەرەکانی کوردستان بەردەوام لە کاتی دەستپێکی وەرزی بەهارە سوور ئەبوو. یعنی من خۆم بیرمێ زۆر زۆر دڵخۆش بووم بەوەی کاچە بکێ گوڵاڵە سوورە کۆ بکەم و یاخود لەگەڵ خوشک و براکانمە هەنێجار پێشبڕکەی ئەومانە کرد کە بزانین کاممان گەورەترین چەپک کۆکەینەوە. هەنێجاریش کە ئەو تەمەنە مناڵ بووم بیری ئەوە شمێتەوە کە بۆمان نەبوو مەیکەپ بکەین سوورا و سپیا بکەین. حەزم ئەکرد کە پەڕەی گوڵاڵە سوورەکان جاروبار ئەم کرد بە سوورایەک بۆ خۆم و تۆزێکیشم ئایا لەسەر ڕوومەتەکانم یعنی یادەوەرێکی زۆر خۆشم بیرکەوتەوە کاڕۆشتمە بۆ ماڵەوە ڕەنگە دایکم یەکسەر پێشتم ئەیود ئەمە نابێت بۆ مناڵ نابێت بەڵام بۆ من هەریادەوەریەکی خۆشە. چینە لای بابەتێکی ترمان لە سوێت پێشبڕکەی بازدانی مانگا بەڕێوە ئەچێت با پێکەوە وێنەکان ببینین و من زانیاری زیاترتانە دەمە.
ژمارەیەکی زۆر خەڵک کۆبوونەتەوە و دەیانەوێت بەشداری لە مەراسیمی ئەم ساڵی کۆسلاپ بکەن لە سوید. ئەم فێستیڤالە مەراسیمێکی ساڵانەیە کە تێیدا مانگاکان لە هۆڵەکانیان دەردەکرێن و باز دەدەن و یاری دەکەن وەک دەستپێکی وەرزی بەهار و زیادبوونی بەروبوومە شیرەمەنیەکانیان. کارگەی شیرەمەنی سوید ئەم چالاکیەی ساز کردووە کە بە بەرەڵاکردنی مانگا ناسراوە و ساڵی جارێک ساز دەکرێت. لەو ڕۆژەدا مانگاکان دوای ماوەیەکی زۆر لە ئەو شوێنەی کە تیای دەمێننەوە دەکرێنە دەرەوە و ئەمەش دوای ئەوەی زستانێکی دوور و درێژ تێدا ماونەتەوە. ئەوانیش بە دڵخۆشیەوە دێنە دەرەوە و باز دەدەن و دڵیان خۆشە کە دوجار کێڵگەکە بەجێ دەهێڵن و دەچنەوە نێو سروشتی سەوز و جوان. ساڵانە ژمارەیەکی زۆر خەڵکی سوید لە ناوچەی هاڵاند کۆ دەبنەوە و دەیانەوێ دیمەنەکانی دەرکردنی مانگاکان ببینن. بگومان مرۆڤەکان چۆن حەزیان بە گۆڕینی کەش و هەوا هەیە، ئاژەڵەکانیش پێویستیان بەم بابەتە هەیە بەتایبەتر لە دوای زستانێکی دوور و درێژکە لەو شوێنەی تیای ئەمێننەوە بۆ ئەوان وەکو سجنێک وایە کە ناتوانن دیمەنی جوان و سەوزایی ببینن. دڵخۆشێکی زۆر بە ئاژەڵەکانیش ئەبەخشێ کاتێک کە وەرزی بەهارێت و دووبارە ئەچنەوە نێو سروشت و سەوزایی هەر بە مانگەکانیشەوە کە خەریکی بازدان بوون دیار بوو کە چەندە دڵخۆشن بە ئەو سروشتێک کە دووبارە گەڕاونەتەوە بۆ ناوی